ئێمە لە بنکەی پۆلیسی سەراوەستاوین. من وەکو پارێزەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزان لە دەستەی کارژێڕی ڕایان سپاردم کە سکاڵا تۆمار بکەین لەسەر پەتاری لیستی گۆڕان عەلی حەمەد ساڵح لەسەرەوەی کە بڵاوی کردوێتەوە و نووسینێکی بڵاو کردوێتەوە لە زۆربەی زۆری سایت و ڕۆژنامە و کەناڵە بینراو بیسترەکانە ڕۆشتووە. ئەڵێ لە سنووری سلێمانی مانگانە نزیکەی 50 بۆ 60 مەرد نامێنێ و بێ ئەوە ساخت بکاتەوە و لە سکاڵەکەیە داوای قەرەبووی مادی و معنەویمان لێ کردووە و بێژگەلەوە لە سکاڵەکە بێ بنەمایەک لە کاراکردنەوەی پەرلەمانە هەموو ئەوانەی کە پشتبەندی واتە حەسانی پەرلەمانی بۆ مەرامی تایبەت و بۆ ناوزڕاندنی بەرامبەر بەکارەهێنن ئەو پشتبەند لێوەربگیرێتەوە. ئەم سکاڵایە تەنانەت بێ بە بنەمایەک بۆ ئەوەش.